کۆنتترین شوێنەوارەکان لە ناو ئاکرێ کام شوێنەوارە هەر وەک مە ئاماژە پێکیریک و ئاکرێ باژێڕێکی کەڤنارە ژڕویە شینواری مێژی دیریکی بن مە نێزیکی 700 هێما و جێن شینوار سنوورێ دەبەرە ئاکرێ هەنە شێوەیەکی گشتی ماوە کوڕێبەریا شینوار و کەلەپورین ئاکرێ دگەل چەندین زانکوێن بیانی مینا زانکووە پۆڵندی کومە ڕوپیڤەکە شینواری ئەنجامدا ساڵە 2013 و 14 و ساڵە 2020 و 22 و هەروەسا ساڵە 2013 و عفو 2023 و 2024 هەر دگەل بێ زانکوێ هەندێک ڕوپیڤێن شینواری مەسحا جێن شینواری هەنجامدا لێ سنوورێ دەبەرە ئاکرێ بەردەڕەشی و ئەف جێن شینواری شێوەیەکی زانستیانە لەسەر دەستێن بسپۆرێن شارەزا بێنە تۆمارکردن خۆشحالی و نێزیکی 708 جێن شینواری نوکە حالیان مەل سنوورێ دەبەرە ئاکرێ تۆمارکرینە بە شێوەیەکی زانستیانە و گرنگترین ئەو جێن شینوار ئەگە ئەم بین بەحث بکەین ما زنارێت هەین ئەشکەفتێت هەین و کەلێت هەین و گۆڕستانێت کەڤنارێت هەن و کەلی سەمێت هەین و کەنیشتەمێت هەین و چەندین جێندیان شینواری هەنە کولمەل بەرە ئایندەیدا ئەوان جێن شینواری تۆمار بکەین شێوەیەکی زانستیان دگەل ئەوان زانکوێن بیانی واڕوەسا ئەم شێن بێژین کەڤنترین جهێ شینواری کولێ دەڤەرە ئاکری هەیە مینە ئەشکەفتە گوندکی مە هەیە لە گوندێ گوندک و 20 کیلومترە دووریا سنتەرێ قەزا ئاکرەیە واڕوەسا کەلها ئاکرێ و کەلها کەلە دێرێ و چەندین کەل هێندیان شینواری هەنە لە سنوورێ دەڤەرە ئاکرێک و ئەف جێن شینواری بوونە ڕووگەهێک بۆ ڕاکێشانە گەشتیارە ماوە کوڕێبەریا شینوار و کەلەپورین ئاکرێ مەلبەرێک و ئەوان جێن شینواری زیاتر خزمەتگوزار ببێتە کرن جلە حکوومەتە هەرێما کوردستانی و کەرتی تایبەت بکەن بشێن پتر بەرە گەشتیارە بدەنێ ئەوان جێن شینواری و دیروکی لە سنوورێ دەبەرە ئاکرێ